شوێنێتی مامەڵەکردنە لەگەڵ کەسانی دڵناسک و هەستیار ئەگەر پێ بکەنی وازانێ گاڵتە بۆوەکەی ئەگەر عاجزەبی و بێدەنگە بێڵەوە بۆ لەگەڵ منە قسە ناکەی ئەگەر گاڵتەی لەگەڵ بکێڵێ ئەو بە من ڕابێری هەژە زۆر مشکلێ لەگەڵ ئەو جۆرە کەسانە ڕەفتارکردن زۆر جار خۆشیان بە پێچوانەوەن هەموو ئەو شتاناکەن بەڵام بە ئێمە زۆر وردەکاری نەڵین لەسەری هەتا ئەو کاتێک کەسانی شارەزا پێویستەکە لەسەرم بابەتە قسەکەین چونکە زۆر جار ئێمە ڕەفتارکردنیشمان لەگەڵ ئەوان لەوانەیە کاردانەوەی خراپ بێت ئەو ڕەوشتەی ئەو درێژە پێ بدات و خراپتری بکات پێچێت ینی تو ئەگەر لەسەرەوە بەردەوام بی جیاوازی لەگەڵا ینی جیا لە ڕئی ئەو کاردانەوەی لە بگەڵکەی لەوانێ و سوور بێ لەسەر ئەم بابەتەی خۆی لەسەر ئەم ڕەوشت و ڕەفتاری خۆی باشە هەرواشە بێگومان ئەگەر ئێمە ددانێکمان ئازاری هەبێت ئەگەڕین بە دوای چارەسەرێکا بۆی ئازارەکە دیارە و دەرەکەوێت بەڵام هەندێ ڕەفتار هەیە لە ناخ و لە دەرونی ئێمە نە ئازاری هەیە نە ئەبینرێت نە هیچ شتێکی تر بەڵام بێ زۆر زیرەک بین بزانین چۆن ئەتوانین دەرمانی ئەم شتە بکەین و وانەکات کە ڕیفلکسی بەرامبەرەکەمان کارەکەی ئێمە کە کردومانە ڕفلکسێک لەومان بۆ بداتەوە کە ئیتر تووشی بەرپەرشدانەوەکە ببوەستین چۆن هەر دەست بەرگەرمایەکەکەوێت گەرمە ئیتر لی نزیک ناکەیتەوە هەندێک کەسی شوایە بۆ خۆی ئەبینی کە تۆ ناتوانانی لەگەڵ یا گفتوگۆ بکەی لەگەڵ یەکەم بەرکەوتو ناژابینی زۆر بە جۆرە ڕەفتارت لەگەڵەکات لێت ڕنابینە یاخود وەکوانی کەوتمان پێ بکەنی پێی ناخۆشە عاجزبی پێی ناخۆشە ئیتر چۆنەڵە هەستیارن بە هەموو ستۆپێکی بۆ ئەەکەیت بۆیە ئێمە میوانداری ڕاهێنەرێکی تایبەتمان کردووە کە ڕاهێناری گەشەپێدانی خودیە ئەویش بەڕێز ئاکام عومەرە و لە ستۆدیۆ میوانیەمەیە کاگاکەم بەیانیت باش خێر هاتی کاگاکەم ئێستا ئەم بەیانیە گەرمە سوعبەتێ لەگەڵ تۆیا بکەم بڵم زوو هەستایی بڵم شتێکی وە ئەبێ چۆن کاردانەوەت هەبێ بۆ نمونە بە میزاجی خۆت جوابم بیتەوە یان ئەتیادی لەگەڵ منە بۆ کەشەکە خۆش بکەین زۆر سپاس بۆ میوانداریە پەیوەندی لەگەڵ دەوروبەرە وەکو دنیای هونەر وایە چۆن دنیای هونەر با بڵێم زانستی زۆرتیایە تەکنیکی زۆرتیایە ڕیتمی زۆرتیایە تا شارەزایت قوڵتر بێتیایە ئەوەندە تۆ ئاسانتر ئەتوانی بگەیتە بەرامبەر باش تەنها بۆ ئەوە ناکە من ئایا هەستیارم یا هەستیارم من ئەگەر خاوەنی هەر جۆرە تەبعێک بم پەیوەندیکردن لەگەڵ مندا هەر تەکنیک و هونەری خۆی دێ بەڵام پرسیاری زۆر زۆر گرنگ ئەوەیە ئایا من بەردەوام لەسەرمە خۆم بگوزێنم لەگەڵ تۆ جاوە ئێمە ئەمانویستە و پرسیارە و لێ بکەین نەکتۆ پرسیاری لێمە پرسیارێکی زۆر گرنگە چون هەمیشە بۆ خۆمان دا ئەمێنین کاممانین کە کاممان ئاراستە ڕاستە ینی ئەبێ مەجبورم من خۆم بگونجێنم لەگەڵ هەموو کەسێک بزە پرسیارێکی زۆر گرنگە ئەمە لە زانایەکیان پرسیوتیان پێمان برێ کورتترین و گرنگترین ڕێگا بۆ سەرکەوتن چییە؟ ئەو وتی ئەوتان پێ ناڵێم پێتان ڕێم ڕێگایە کە بە گرنگی وەکە ئێوە فەشەل بێنن چییە؟ ئەگە ئەوم پێتان ود لەوە دوورکەونەوە ڕێگاکانی تر بۆ سەرکەوتنە بابزانی کورتترین و گرنگترین ڕێگا بۆ فەشەل هێنانی تۆ ڕازیکردنی هەمووانە دروست کاتێک دەتەوێت هەمووان لە خۆت ڕازیکەی ئەوە ڕێگایکی حتمیە بۆ ئەوی تۆ فەشەل بێت چونکە لەو پەیوەندێدا ئیلا تۆ تاوایتەوە تۆ توایتەوە نماوی مادام من ئامادەم لەسەر حسابی خۆم هەمووان ڕازیکەم کەواتە من ون بووم لە پەیوەندێکە لە معادلەکە چونکە ممکن نییە من ئەو کاتە دەبێت من مەبادی خۆم و قێمی خۆم و ئەفکارەکانی خۆم هەموو لەدەستدا بێت شتێک هەیە لە زانستی پەرەپێدانی خوددا پێ دەوتێت تەوکیداتە ذات چۆن خۆت ئەسەلمێنی چۆن دڵنیایی دەدەیتە خۆت و دڵنیایی دێتە بەرامبەر مەثەلەن با من نمونەیە بێنمەوە من لە پەیوەندیەکە شتێکم بەدڵ نەبوو دێمە ماڵ بۆڵە بۆڵەکەم بەس لە شوێنی خۆیان نەمگوت لە بازاڕە لای ساڵۆنەکەم لای حەلاقەکەم شتەکەم بەدڵ نەبوو بەڵام لەویتم نەوت بۆی دڵی نەشکێنم بۆی ڕازیکەم هاتمە نەماڵە بۆڵە بۆڵەکەم کرد من تەوکید داتم لاواز بۆی ئێمە بەردەوام چیمان پێوتراوە ئێمە فێرەکرین مراعاتی بەرامبەرکەین ڕەچاوی بەرامبەرکەین لەسەر حسابی خۆمان باش کاگاکەم ئێستا بەم وەڵامەی وای کرد بڵین تەواوی وەڵامی هەموو ئەو بابەتانەمان وەرگرت کە ئەوە نەپوختە بابەتەکە کە ئەو ئیشارەت بەو نمونەیە کرد وا ئەکات تۆ ئیتر لەو بازنەیە دەرنەچیت هەموو کارەکان لەسەر خودی خۆت بکەی کەسی بەرامبەر بۆت گرنگ نەبێت کە چۆن لێکدانەوە بۆ شتەکانی تۆکە بەڵام لەگەڵ ئەوەشە وەک خۆت باست کرد
تۆ کەسەکە زۆر خۆشەوێت ناتوانانی هەموو شتەکان تەوکیدات هەر بە بەردەوام لەسەر خۆت تەوکیدات بکەی هەندێک جار حەزەکەی ئاراستەی بکەی ئەمە ناکرێت من قوبوڵ یەکەم خەڵکێکی تر قوبوڵی ناکە ڕەنگە کوڕی من بێت ڕەنگە برای من بێت هاوسەری من بێت چی بکەین کە ئەو کەسە وانە بێت لەگەڵ خەڵکی دەرەوە چونکە ڕەنگە یەک دوو جار بەرکەوتەی لەگەڵەوانە هەبێت ڕاست ئێمە دەبێت هەمومان لەسەر ئەساس لەسەر معدەنە پلێتە ئەسلەکە یەکتری ڕابێنین یعنی ئەگەر من و تۆ قەرارە بێکەوە هاوڕێتیمان هەبێ پەیوەندیمان هەبێ کوڕ و باوکین کوڕ و دایکین خوشک و براین لەسەر ئەساسە ڕابین تۆ ئەم تەبیعەتە تایبەتی کە هەتە ئەم سروش تایبەتی کە هەتە ئەبێت تا ئەو شوێنە و مارەسەکردنی پێ لێ ئاسایی بێ کە تەجاوز نەکات سەر مافەکانی من و تایبەتمەندەکانی من چونکە مرۆڤ لە پەیوەندیە دوو خاڵ هەیە ئازاریەدا یەکەم زۆر ڕخنە لێگرتن دووەم تێکەڵاوبوون لەگەڵ خصوصیاتی خۆی یعنی ئەگەر ممارەسەکردنی ژیانی تۆ وای کرد تێکەڵاوی خصوصیات و تایبەتمەندەکانی من بوو ئەگەر ئێمە لە ماڵۆژ پێکۆژێن لێرە دەبێت ڕێگایەک سنوورێکدا بدەین نابێت لەوە زیاترین ممارەسەکردنی ژیان من ئازادم لە فعل و لە قەول یعنی لە قسەکردن و لە ڕەفتارکردن بەو مەرجەی ئەدەبی تیابێ یعنی ئێستا ئێمە دوو کەس پێکەواژین دوو هاوڕێن من ئازادم لە بیرکردنەوە لە قسەکانم بەڵێ بەڵام لەو شوێنەی کە قسەکانی تۆ ئازار و ئەدە بەشکێنێ ئازاری منەدا و ئەدە بەشکێنێ ئێرە پێ ناوترێ ئازادی تۆ ئەو مافەت نەما کەواتە لە پەیوەندیکردنا لەگەڵ یەکتریە بەڵێ ئێمە دەبێت ڕەچای بەرامبەرکەین بەڵام تا چ سنوورێک زۆرترینی پەیوەندیەکان لەسەر ئەساسی شکاندنی یەکێکمان یان تەنازولکردن و لە دەستدانی پەیوەندیەکان یەکێکمان لە دانراوە یعنی من بەردەوام ناچارومە ڕەچاوی تۆ بکەم بۆی تۆ بە ئیسراحەت بژی بۆی تۆ بە ئاسانی ممارەسەی حیاتی خۆت بکەیت پەیوەندیی هەڵێ مەسەن بەشی زۆری لەناو کۆمەڵگای کوردیە دایک بەردەوام قوربانی دەر بۆ منداڵ بۆ نمونە ڕاست باشە دوای ئەمە ڕەنگە ئەمە چێژ لەمە ببینێ بەڵام ئەمە لە ئەساسدا هەڵەیە لە ئەساسدا ئەمە هەڵەیە گرنگ وایە پەیوەندی نێوان هەردوو کەسێک جاگە پەیوەندێکە خۆڕستک بێ یا پەیوەندێکی ئاسایی بێ پەیوەندێکی خۆشەویستی بێ نەک تەعەلوق نەک هۆگری فەرقیان چییە پەیوەندی خۆشەویستی ئەوەیە کە من تۆم وەکو کیانی خۆت خۆشەوێ منش وەکو کیانی خۆم دەمێنمەوە لە کاتی پەیوەندیماندا و چێژبەخشینش بە یەکتریدا کیانی هەردووکمان وەکو خۆی دەمێنێتەوە من تۆم ناوێ بۆ مەرجەی تۆ خۆت لە دەست بدەی لە بە خاتری من یا من دەبێت خۆم لە دەست بدەم لە بە خاتری تۆ ئەوە پەیوەندی هۆگریە مەثەڵەن ئێستا ئەگەر تەوقە بکەین هەردوو لامان لە شوێنی خۆمانەوە تەوقاکەین و ئیحساس و سۆزش بۆ یەکتر گوازینەوە بەڵام ئەگەر من تۆ ڕابشەشم بۆ لای خۆم ئەوە هۆگریە من تۆزە دەستم بەردەم تۆ بەرەبیتەوە هەموو پەیوەندێکی هۆگری تەمەنیان کورتە هەموو پەیوەندێکی هۆگری ئیعتیماد دەکاتە سەر یەکێک لە لایەنەکان لایەنێکیان پاڵداوتە سەر لایەنەکەی تکە هەموو پەیوەندێکی هۆگری بەردەوام تۆ خەریکی ڕازیکردنی ئەوی تری یەکیان قوربانی دەر یەکیان دەبێت دڵی ڕازی کرێت ئەگەر 100 جار دڵی ڕازیکەی یەک جار بەدرینەکەی ئەکەوێت پەیوەندێک زۆریشمان هەیە لەو بابەتانەکە ڕۆژانە ناو کۆمەڵگە ڕوەدا بۆیە پەیوەندی هۆگری هەندەی نزیکە لە نەخۆشی دەرونی هەندە پەیوەندێکی تەندروست نییە باشە زۆر کەس هەیە کە خۆی حەزی بە گاڵتەکردنە بە کەیف خۆشیە ئەو کاتێک کە خۆی حەزی کرد لەگەڵ چواردەورەکەی جەوی هەیە ئیتر میزاجی هەیە بەڵام ئەو کاتێک کە خۆی جەوی نەبوو ئەگەر یەکێک لە دەوروبەرەکەی ئیتر نزیکترین کەسیشی بێت کەمترین سوحبەتی لەگەڵا بکات ئەو ئیتر دنیای لێهێنێتۆیەک و لێشی قوبوڵ ناکە ئەمانە ئێمە بێت چیان لێ بکەین بۆی زۆرجار حەزەریان لێکەین ئەڵێ مەیکە وازی لێبێنە ئەمە درێژە پێدەری ئەو ڕەفتارەی ئەوە یاخود بۆ یەکە خۆمان بپارێزین خراپترین جۆرەکانی پەیوەندی ئەوەیە من محکوم بم بە میزاجی بەرامبەرمەوە محکوم بم یعنی من چاوەڕێکم ئەو میزاجی چۆنە من ئەوها خۆم بگونجێنم من ناچار نیم خۆم بگونجێنم لەگەڵ میزاجی بەرامبەرمە ڕاستە دەکرم ڕاعاتی کەم تەجاوزی نەکەم بۆ نمونە من ئەزانم ئەوە بەیانیان تووڕێ من بۆم نییە ئیستفزازی کەم بەڵام لەبەر میزاجی ئەو نابێ ڕیتمی ژیانی من تێک بچێ
دوشتی جیاواز وایە يعني من لممارسەکردنی ژیانی خۆمە ئەو استفزاز دەبێت ئەو حڕێتی خۆیەتی ئەو دنیای خۆیەتی بەس من نەهاتوم تەداخلی ئەو بکەم ومن سبب نیم بۆ استفزازکردنی ئەو بۆیە مرۆڤ میزاجەکان لە دەوروبەرماندا بەردەوام هەن و زۆرن و ئیزعاسترینیانن چونکە دەبێت ئەگە ئەو دڵی خۆش بە تۆش دڵت خۆش بێت چونکە ئەو جەوی هەیە دەبێت تۆش جەوت بۆ ببێتەوە ئەگەر ئەو بەڵام ئێستا پرسیار ئەوەیە ئایا من سوحبەت بکەم و قسەی خۆش بکەم ئەو تووڕە بێ بیکەم یان نەیکەم طبیعی پەیوەندی لە نێوان دوو مرۆڤ ئەساساً لەسەر پەیوەندێکی سۆز دامەزراوە یعنی ئەگە سۆز و عاتیفە لە نێواندا نەبێ پێی ناوت ئێستا پەیوەندی یان تۆ تەماشای پەیوەندی نێوان دوو هاوڕێکە سۆزیان لە بینیان نەبێ ئەم پەیوەندیە نا کەمادام ئەمە هەیە ئەبێ بەردەوام منش بیر لەوە بکەمەوە چۆن ئەمە گەشە پێ بدەم و بیهێلمەوە ئەم لینکە من دەبێ لە پەیوەندەکەمدا بەردەوام چێژ بەخشم و چێژ وەرگرم چونکە یاسایەکەی دەڵێ هەرچی پەیوەندیە لەسەر ئەساسی پێویستی دامەزراوە کاتێک کە من پێویستم بە بەرامبەرە ئەنجە پەیوەندی لەگەڵ دروست دەکەم تەنانەت پەیوەندی ئێمە لەگەڵ خواشە لەسەر ئەساسی پەیوەندی لەسەر پێویستی من پێویستم بەخۆیە بۆیە پەیوەندیم لەگەڵی هەیە تەنها خوا پێویستی بە ئێمە نییە جا پێویستیەکانی ئێمە پێویستی دەرونین ڕاست پێویستی سۆزن باش من حەزم من ئێستا دڵم خۆشە حەزەکەم دڵخۆشیە لەگەڵ کچەکە وا بکەم جۆم بۆ ڕابگرێ ئەو پێویستیە باش کاگاکەم قسەیەکی کوردەواری هەیە ئەڵێ نە ئەوەنە شیرین بکە قوتە بن بتخۆن نەوەنش تاڵ بکە هەڵە بێننەوە ڕاگررتنی ئەو هاوسەنگیە بۆ یەکێکی وەکو من کە دایکم یەکێکی وەکو من کە هاوسرم کە خۆشەویستم چۆن ئەو هاوسەنگیە ڕابگرم چۆن بتوانم کەسی بەرامبەرم بەوە ڕابێنم کە من بۆ خۆم کیانێکم هەیە نە ئەوەندە شیرین بم کە قوتم بعد کە دوای یەک شتی بەسیتیشم لێ قوبوڵ نەکات نە ئەوەنەش تاڵ بم کە نەتوانێت لەگەڵ من ڕۆژانە تەعامل بکاتیتر بە دوای بەدیلا بگەڕێ بە دوای کەسێک بگەڕێ کە ئەو پێویستانێک کە هەیەی لە من دەستی ناکەوێت لە کەسی تر دەستی کەوێت زۆر جار قسەکردن لەم بابەتە کۆمەڵایەتیە دەرونیانە ڕەهەندی ئابووری وەرگرتیە ئێستا من نمونەیەک بۆ دێنمەوە باسکردن لە باسی ئەتەکێت چۆن مامەڵە بکەیت و لێرەدا چۆن دابنیشی و لێرە چۆن هەڵسکەوتوی هەموو ئەو قسانە لە ڕووی اقتصادیەوە بۆ ئەوە کراوە تۆ چۆن بتوانی بەرامبەر لە خۆت ڕازیکەی چونکە بۆ دایما بەرامبەر وەکو کەستەمەر تەماشاکراوە وەکو زەبوون لە زمانە عەرەبیەکەیە لە پەیوەندە عەرەبیەکەیە دەڵێ چۆن دڵی بەدەست دێنی تا ئەوەی لە جیرفانیەتی دەری بێنی هەموو ئەوانە من ئەوم پێ هەڵێ ئەو بابەتێک نییە پەیوەندی بە تەتویر ذات و گەشە پێدانی خودەوە هەبێ ئەو جەنابەت باس کرد ئایا من لەم پەیوەندیدا چۆن تەوازن ڕابگرم لە ئەساسدا ئەوەیە کە من یەکەم جار لە پەیوەندەکەدا ون نەکرێم من وەکو خۆم بمێنمەوە حتا ئەگەر ئەوەی بەرامبەرم کوڕەکەم بێ کچەکەم بێ ئەبێ بەشی ئەوە لە منبەرێ کە مافی خۆیەتی لە ڕعایە و لە چاودێر و لە پەیوەندی و لە سۆز کاتێک ئەوە باڵی شێشا بەسەر ئەوەدا کە من لە ناو بچم لەو پەیوەندێدا وە زەرمەندی یەکەم من بم ئێرە نا پەیوەندێکی ناتەندروست دروست بێ ئێستاکان من خەریک نیم بە هەموو باجێک بەرامبەر لە خۆم ڕازیکەم نەخێر بۆ نمونە ئێمە چەند فێری ئەوە کراوین بەردەوام بێدەنجی هەڵبژێرین بۆ چێ وتی وایە ئەخە پێیان وتین وەڵاهی ئەگەر قسەکردن لە زیو بێ بێدەنجی ئاو بە تایبەت لەسەر خانمان زۆر تەطبیق کراوە نەخێر یان نمونێترمان هەیە ناز کوڕی کچی شەرمن شارێ هێنێ و کوڕی شەرمن شانەیەگە ڕەکە نابێ هەر ئەوە ئەمە کولتورێکە هەر هاتووەکە بێت ئەخێر بزانە چۆن دەبێت بێدەنجی بریتی بێت لە حەیە وە قسەکردن بریتی بێت لە بێئەدەبی بۆ هاوەسف کرایە دیارە هەر کاتێک کەسەکە پەنای بۆ قسەکردن بردووە و تەجاوزی کردووە نەخێر قسە بکەو بە ئەدەب لە هەر شوێنێک ڕوونکردنەوە پێویستە بیدەی بیدا بە ئەدەبەوە لە هەر شوێنێک مافت هەیە قسە بکە لەو کاتێک کە مافت هەیە و قسە ناکەی تەوکیدداتت لاوازە ئەچتەوە لە خەوە ئەیبینی ئەچتەوە لە ماڵە پرتەبووڵەکانەکەی ئەچتەوە خەیاڵات بۆ خۆت دروستەکەی ئەمان هەم گرفتی دەرونی نەزانی دەبێ ئەم گرفتی دەرونیانە چاکەی بۆی لە شوێنی لە واقعدا لە شوێنە ئەسلەکەدا ئەم قسانەی خۆت کردبووە
کاتێک ئەمانە ناکەی ئەمە بە قەرز ئەچی خەریکی ئەم حسیڕاع نەفسی خۆتەبی یان دەچی خەونی پێوابینی لە خەوندا معالەجەیەکی پێویستی نییە لە شوێنی خۆتدا ئەمە بکە بێدەنجی بشکێنە بەڵام بێئەدەبی مەشکێنە هەر بە ئەدەب بە هەر لە کاتی حیوارکردندا ئەم سنوورانە پارێزە. کاک ئاکام ئێمە خۆشحاڵ بووین قسەکانت گفتەکانت ئەوەندە خۆش بوو کە حەزمانە کرد بەردەوام بی لەسەر وەکو هەمویان وەک ڕێنمایین هەڵبەت سپاس دەکەین کە میوانی بەیانی 24 بوویت. ڕێزدارم، زۆر سپاس بۆ ئێوەش.